بەناوی خوای پەروەردگار بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانتان پێشکەش دەکەین. پزیشکانی مانگرتووی سنووری زۆنی سەوز داوای گۆڕینی وەزیری تەندروستی دەکەن. لا بەیاننامەیەکدا پزیشکانی مانگرتووی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان داوا دەکەن وەزیری تەندروستی بگۆڕێت با کەسێکی تر کە توانستی زانستی و بەڕێوەبردننی لە ئاستێکدا بێت کە بێگوێدانە ناوچەگەریەتی و بیری تەسکی حیزبایەتی بتوانێت خزمەت با کەرتی تەندروستی بکات. پزیشکانی مانگرتوو دەڵێن ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت و موچەکانیان پێ نەدرێت ئەوا دەست دەکەن بە هەڵمەتی کۆکردنەوەی واژۆ بۆ دەست لە کار کێشانەوەی گشتی یان گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر حکوومەتی ناوەندی عێراق. پزیشکانی مانگرتوو باوەڕیان وایە وەزیری تەندروستی ئێستا ناوچەگەریەتی و حیزبایەتی دەکات و هەر بۆیە گوێ بە داواکاری پزیشکانی سلێمانی نادات. لە کۆتایی بەیاننامەکەدا پزیشکانی مانگرتوو دەپرسن کوانێت 400 ملیارد دینارەکە. لە سلێمانی تەنیا 2 چاکبووی کۆرۆنا بەدەم بانگەوازەکەی تەندروستیەوە هاتون و ئامادە بوون پلازمای خوێن ببەخشن. تەندروستی سلێمانی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕایگەیاند هیچ پلازمایەکی خوێن لە بانکی خوێنی سلێمانیدا نەماوە پێویستیان بە پلازمای خوێنی چاکبووانی کۆرۆنا هەیە بۆ چارەسەری ئەو توشبوانەی باری تەندروستیان ناجێگیرە. بەڵام پاش چەند ڕۆژ لە بانگەوازەکەی تەندروستی تەنیا 2 چاکبووی کۆرۆنا هاتوون و ئامادە بوون پلازمای خوێنی خۆیان ببەخشن. پلازمای خوێنی چاکبووانی کۆرۆنا باشترین پاڵپشتی دەرمانیە بۆ بەهێزبوونی بەرگری لەشی توشبووانی کۆرۆنا بەرامبەر ڤایرۆسەکە و پزیشکانیش داوا دەکەن چاکبووانی کۆرۆنا خۆبەخشانە پلازمای خوێنیان ببەخشن. عێراق سێەم وڵاتی ناسەقامگیری جیهانە. پەیمانگای ئابووری و ئاشتی لە راپۆرتێکدا لەبارەی ڕەوشی سەقامگیری جیهان لە ساڵی 2020دا بڵاو بووەتەوە عێراق لەم ساڵدا لە ڕووی ئەمنی و ئاسایشەوە یەک پلە بەراورد بە ساڵی ڕابردوو پاشەکشەی کردووە و لە دوای ئەفغانستان و سووریا لە بە سێەم وڵاتی ناسەقامگیر لە جیهانە ژمار دەکرێت. راپۆرتەکە ئاماژە بەوە دەکات لەم ساڵدا باری سەقامگیری لە 8 وڵات خراپتر بووە و لە 81 وڵاتی دیکەش باشتر بووە. بەپێی ئەنجامی لێکۆڵینەوەکان دارامترین و سەقامگیرترین وڵاتانی گیان بریتین لە ئایسلەندا و نیوزلەندا و پۆرتۆگال و نەمسا و دانیمارک و کەنەدا و سنگاپور و چیک و ژاپۆن و سویسرا. هەر بەپێی راپۆرتەکە دا ناسەقامگیرترین وڵاتانی گیانیش بریتین لە ئەفغانستان، سووریا، عێراق، سوودانی باشوور و یەمەن و سۆماڵ و لیبیا و کۆنگۆ و ئەفریقای ناوەڕاست و رووسیا. دەسەڵاتدارانی سعودیە تاوتوێی ئەوە دەکەن پرۆسەی حەجی ئەمساڵ هەڵوەشێننەوە. بەرپرسێکی باڵای وەزارەتی حەج و عومرەی سعودیە ڕایگەیاندووە دەسەڵاتدارانی سعودیە لە هەوڵی تاوتوێکردنی ئەوەدان کە پرۆسەی حەجی ئەمساڵ هەڵبوەشێنرێتەوە کە ئەوەش بۆ یەکەمین جارە لە مێژووی نوێدا ڕوو بدات. لە چەند هەفتەی داهاتوودا بڕیاری فەرمی لەبارەیەوە دەدرێت. لەبارەی توانای ڕەتکردنەوەی پرۆسەی حەجی ئەمساڵیش ئاماژەی بەوە کردووە. هەموو هەڵبژاردنەکان خراونەتە بەردەست و تەندروستی و پاراستنی سەردانی کەران و حاجیان کاری لە پێشینەیان دەبێت. سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە راپۆرتێکدا بە ئەنجومەنی ئاسایشی ڕاگەیاندووە ئەو موشەکە کروزانەی لە چەند هێرشێکدا بۆ سەر دامەزراوە نەوتیەکان و فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی لە عەرەبستانی سعودیە کەوتون دروستکراوی ئێران بوون و تارانیش ئەو راپۆرتە ڕەت دەکاتەوە و باوەڕی وایە ئەو راپۆرتە لەژێر فشاری ئەمریکا و سعودی ئامادە کراوە. سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان دەڵێت هەندێک لەوانە دیزاینەکانیان هاوشێوەی ئەو کەرستانەیە کە لەلایەن کارگەیەکی بازرگانی لە ئێران دروست کراون. بەپێی هەواڵێکی ئاژانسی ڕۆیتەرز واشنتۆن دەیەوێت راپۆرتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان بکاتە پاساوێک بۆ ئەنجومەنی ئاسایش ڕازی بکات کە بڵۆقەی چەک بۆ سەر ئێران درێژ بکەنەوە کە لە مانگی دەیەم ساڵ بەپی ڕێکەوتنی ناوەکی چەک بەسەر دەچێت و رووسیا و چینیش دژیە و هەنگاوی واشنتۆن دەوەستنەوە. هێزی دەریایی و ئاسمانی تورکیا لە دەریای ناوەڕاست مانۆڕێکی سەربازی ئەنجامدا و وەزارەتی بەرگری تورکیاش بڵاوی کردەوە مانۆڕەکە لە دەرەوە و لە ناوەندی ئۆپەراسیۆنەکان لە ناو تورکیاوە سەرپەرشتی کراوە. مانۆڕەکە 8 کاتژمێری خایاندوو و 17 فڕۆکەی هێزی ئاسمانی و 8 کەشتی و پاپۆڕی هێزی دەریایی بەشداریان تێدا کردووە.
بەپێی تۆمارە ڤیدیۆکانی وەزارەتی بەرگری تورکیا فڕۆکەکان لە ئەنتالیاوە هەستاون و نزیک بە 400 کیلۆمەتر بەرەو باشوور لە دەریای ناوەڕاست فڕیون و پاشان ئاڕاستەکەیان گۆڕیوە و نزیکەی 1600 کیلۆمەتر بەرەو ڕۆژاوا فڕیون هەتا نزیک شاری ترابلوسی پایتەختی لیبیا و پاشان بە هەمان ئاڕاستەش گەڕاونەتەوە. ئازیزان، گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن. پاش ناوەڕێک دەگەڕێنەوە لای هاوکارانمان لە بەرنامەی پەیامی ڕۆژ.